نەبوونی دادگایەکی ژینگەیی بۆتە هۆی ئەوەی کە ئەوانەی کە دەحەق بە ژینگە کارێکی نادروستەکەن دەربازە بن ئەم نەبوونی ئەم دادگایە بۆتە هۆی ئەوەی کە زیاتر بێ کێشە ژینگەیەکانمان. بۆ نمونە ئێمە یاسای ژینگەیی زۆر جوانمان هەیە، ڕێنمایی زۆر جوانمان هەیە لەسەر ژینگە، بەڵام دادگایەکمان نییە کە خەڵکەکان تەنها سزامان هەیە. خۆ دەزانی سزاش و پارە خەڵک زوو قوتارە بێ، بەڵام ئەگەر دادگایە گەبێت و حکومێکی تیا عادلانی تیا بدرێ حتمما چکە هەموو ئەگەر سەیری هەموو دنیا بکەی بە هەسا ڕێکخراوە، هیچ کەسێ ناتوانێت بۆ نمونە کە کاغەزێ فڕێیت دەبەیەکی پلاستیک فڕێتە سەر جادەیەک ئەمە غەرامەی خۆی هەیە، کەواتە کە تۆ غەرامە و بەکارهێنا و کە تۆ دادگایەکەت هەبوو خەڵکەکە پێێنە توێ سڵەکاتەوانێ و ئەو پێشەڵکارە ژینگەیانە کەم ببێتەوانێ. و لەگەڵ ئەوەشە ئێمە ئەگەر سیر بکەین خەڵکی دڵسۆزی زۆر باشیشمانەیە، بۆ نمونەم ڕێکخراوە ژینگەیەکان کۆمەڵی ڕێکخراوی ژینگەی زۆر باشمان هەیە کە لە هەرێمی کوردستانە کارەکەن و دڵسۆزان و خۆبەخشانش کارەکەن، بەڵام بەداخەوانەیە ئەو هێشتا ئەو عەدەدە هەر کەمە ئەو ڕێکخراوە ژینگەیانە لە چاو ئەو عەدەدەی کە هەیە و ئەوەی کە ئیشەکە زۆر کەمە. ئێمە وەکو خۆمان وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوز ئەوەی توانیمانە کۆنتاکت بکەین لەگەڵ ئەو لایەنانی کە پەیوەندیدارن بەم کەیسی ژینگە و ئەوانەوانێ و ئێمە بەر لەگەڵیشا لە بیرمانە چێ بەڕێوەبەرایەتی دارستان پۆلیسی دارستانمان هەیە دەستیان خۆش بە کارەکەن، بەڵام ئەو ئیمکانیات و ئەو ئیگنانی کەرەستانی لەبەر دەستیانە بمان و نەمانێت کەمە. پێویستەکە ینی ئەگەر ئەوانیش تەسەوڕەکەم ئەگەر ئەوانیش ئیمکانیەتێکی باشیان لەبەر دەستا بێتوانە چالاکانەتر و کادری زیاتر ئیش پێ بکەن و کاری پێ بکەن. ئەو هەند ئەو پرسیاری بەڕێزیشتان کەوتان مەست بۆ نمونە بۆچی لە کاتی پێویستە ئاگرکوژێنەوەکان ناگەنە شوێنی خوان، ئەویشە ئەو سەبەبەیە کەوتوان لەبەرەوەی عەدەدی مەراکزمان زۆر کەمە هی ئاگرکوژانەوە. ئەگەر عەدەدی مەراکز هەموو شوێنێک هەموو ناوچەیەک مەرکەزێکی خۆی هەبێ بۆ ئاگرکوژانەوە حتمما زووتر پیاڕوە زووتر ئەگەنە شوێنی مەبەست و تکام وایە ینی لەم بنبەرەوانێ ئێمە سوپاس بۆ خوا تا ئیستا هۆکار ئیستا ئەم ساڵ هەستەکەم تۆزێ باشترین ئەو ساڵی کە بارانی شەبێت ڕژی بارانبارین زیاد بێ پوش و پاڵاش زیاترە بێ بمانەوە نەمانەوە کەواتە لەوانە بێ یەکێک ڕێبوارێک هەر بەلایە کا بڕ ڕەجگەرەی فڕێبە زۆر بێ ئاگایانە ببێتە هۆی دروستبوونی کارەسات و کۆی کە ساڵانی پێشوڕوویە کابراک لە دەرگای لە پەنجەرەی سیارەکەیەوانێ سوتی جگەرەکەی فڕیا کەوتە ناو گەنبی خەڵکەوانێ و ئەبوو خۆی لە ناوبردننی چەند هزار دۆنبێک لەبەرەوە ینی وعی وشیاری خەڵک لە پێش هەموو شتێکەوە. ئێمە وەکو ئەوەی کە ئێمە بتوانین چی بکەین ئێمەرەوە ناتوانین بڵێن داواکاریەک بنووسین و شەکۆیاک بنووسین و بین بەنێتەوە یەکگرتوەکان ئەوە کرد دووشیانە ڕێکخراوەکان بەردەوام کردویانە لە هەزاری سێژەر بەردەوام بۆ پاراستنی خاکی کوردستان. بەڵام ئەمەش گەرسیر بکەمە ینی بینێکی سیاسیە کێشەیەکی سیاسیە لەو مەنتیقە و لە ئیسە شاسەری هەڵنەدا و هەر زۆر دەمێکە نێوەتی کوردستان هەیە ئەم کێشانە هەر هەبووە کێشەکان جاری وا هەیە تۆ لە ڕێگەی ئابووری و لە ڕێچیەوانەیە ناکە دژایەتیت ناکە مەسەلە نایە وەکو سەڵاینتر تۆ بارانێکی زۆر و شەڕ و ئەوە سەڵی دەستەوەی خەڵ پێ بکە لەوانە لە ڕێگەیەکی ترەوانێ بتوانێت ئەو شەڕە بکات و ئەوانە جا لە داوام لە دەسەڵاتدارانی ئەوەشەیە حکوومەتی هەرێمی کوردستانەیە حتمما ئەوانی ژیانی هەمووی خەڵکی ئەوانان دڵسۆزن ینی بە هەرێمی خۆمان ئەم هەرێمە ئێمە مادەم تایە ئەژین دایمەن هەناسەی تایە مادام پێویستەکە هەمومان دڵسۆزی ئەم لەبین لەبەری وەکو پێم وتن ژینگە شتێک نییە تەنها بۆ من و تۆ بێ ژینگە شتێکە ینی کە تەندروستی مرۆڤەکان بەو ژینگەوە پاکەوەیە کە تۆ ئۆکسسیجینت نەما یعنی ژینگەکە دوێران بوو کە زیندەوەرت نەما ینی ژینگە دوێران بوو چکە تۆ تێونەتەوێ خۆی خواوە ئەو دارستانە ینی وا خۆڵق کراوە کە تۆ شوێنی زیندەوەرا بێت تۆ شوێنە ئەو مۆڵگەی ئەشێوێنی ینی قوجێگەی قوبوڵ نییە لەبەرەوە دایمان پیوا پێویستەکە یەکەمیان وعی خەڵک دووەمیان وا بکەین لەگەڵ وڵاتانی دراوسی خۆمانە و یعنی تێبگەێنین کە کێشەکانی ئێمە با بە ژینگە کێشەکانمان لە ڕێگەی ژینگۆ چارەسەر نەبێ کێشە ژینگەیەکان ئەگەر سبێنێ لێرە بێ ئەو بێ دراوسەکەشم بێ ئاوە بێ یعنی بێ وا تێبگەنی سێمەکە لە مەسەڵەن لە تورکیا ئاوە گیرێتەوانێ ئەم دەڤەری ئێمە ئاوی نامێنێ مانی و نەمانی لەبەرەوە هەر شتێکی ترمان ئەمە ئەو هەموو وڵاتان بەسراوەتەوە بەیەکەوە
مەبەستەکان وایە ئەوەی کێشانی کە هەبووە چارەسەر بوێ داوام هەر ئەوەنەیە ئێمە لە ڕۆڵەکانمانەوە دەست پێ بکەین یعنی هەر دایکێک داوە لە هەر دایکێکەکەم لە خوشکێکەکەم لە ماڵەکەی خۆیان خوێن مناڵەکانی خۆی پەروەردەیەکی ژینگەیی بکات دایک دەرەجە یەکە یعنی لە خێزان ئەگەر بڵین دایک منداڵ گوێ لە دایکەگرێ لە پاشان دەکەوێتە قوتابخانە گوێ لە مامۆستاکەیەگرێ با هەمومان پێکەوانێ مەسلسلەیەکە زنجیرەیەکی پەروەردەیە با تەواوی بکەین باز با دەرز و دەور و مەکتەبمان بۆ خوێندن نەبێ چی فێربووین و خوێنەوە نووسین خۆی هەر لە خۆیان کە تۆ فێرت کرد ژنگەی خۆش بوێ کەواتە خێزانەکەشی خۆشەیە دراوسێکەشی خۆشەوێ ئەنی گەڕێکەکەی خۆی خۆشەوێ وڵاتەکەی خۆی خۆشێ لە بەرۆ داوام وایە هەمومان ماڵەکانمان بکەین بە شوێنێکی پەروەردەی بۆ مناڵەکان و نەوەکانی داهاتوومان ئینشاءڵڵا